وەکو لقی هەولێری یەکێتی زانانی ئاینی ئیسلامی کوردستان بە ناوی سەرجەم مامۆستایانی ئاینی خۆشەویستی شاری هەولێر و دەوروبەری ئیدانەکی زۆر بەتوندی هەموو ئەو هێرشە ناڕەوایانە دەکەین کەوا دەکرێتە سربستێکی خاچی پیرۆزی کوردستان، بە تایبەتی ئەو هێرشە ناڕەوایەی کە لەو دوو ڕۆژەی لەمەوبەر کراسەر هەرێمی کوردستان، پایتەختی هەرێمی کوردستان شاری هەولێری خۆشەویست کە بەداخەوە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە کە ئەم خانەوادە بەڕێزە بوون بە قوربانی تەنانەت منداڵێکی تەمەن 1 ساڵە بوو بە قوربانی ئەم هێرشە ناڕەواییە. ئەوەی جێگای داخی ئێمەی مامۆستایانی ئاینیە کە وڵاتێکی بەناو ئیسلامی ئەو کارە ناڕەوایە دەکا بەرامبەر بە دراوسەیەکی مسلمانی خۆی. ئەدی چ لەو فەرمودەی خودای رب العالمین دەکات جل جلاله کە دەفەرمێ ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما. ئەدی چ لەو فەرمودە شیرینەی پێغەمبەری نازدار دەکات صلى الله عليه وسلم کە دەفەرمێ لهدم الكعبة أهون عند الله من قتل امرئ مسلم. تێکدانی کەعبە زۆر گوناهەکەی بچووکتر و کەمترە لە ڕشتنی خوێنی ئینسانی مسلمانی بەناحەق خوێنی بڕژێ. لۆیە ئێمە وەکو مامۆستایانی ئاینی لێرەوە داوا لە ڕابەری کۆماری ئیسلامی ئێران دەکەین، داوا لەسەر کۆماری ئیسلامی ئێران دەکەین بە زووترین کات بێنە خەت و معالەجەکی ئەو کارە ساتە گەورەیە بکەن